سلااو ڕێز هاوڕێیانی هێژە کلیپی ئەوڕۆمان سەر قەرسینەرە ڕەنگە هەندێک لە ئێوە بڵێن یا شێخی مەزن قەرسینەر چییە؟ من چون ناوی کوردی لەسەر ئەم ئامێرە نییە هەر بۆ خۆم پێ دەڵێم قەرسینەر کە عەرەبی دەبیتە منجەمیدە و فارسیش دەبیتە یەخچال. بێگومان لە ماڵی هەموو کەسدا هەیە و کاتی ئێمە دەچن بۆ کڕینی قەرسینەر چاو لە مارک کوالیتی گەورەبوون و قیمەتی دەکەن. کەو تشتانە بەدلمان بوو یەک دانە دەکڕن و دێنەمان، بەڵام زۆربەمان بەکارهێنانی دروستی ئەم ئامێرە نازانن و حتا خواردەمەنی جێ دەبیت پڕ دەکەن. لە کاتێکدا هەندێک خواردەمەنی کە نابیت لێدانێن ئێمە دەدانێنە ناوی کە زۆر ماوە بەسەردا نەچیت، بەڵام ئەم خواردەمەنیە لە ناو قەرسینەردا ئەگەر لە دەرێ بیت دەرەنگتر تێک دەچێت. شەوانە حەزت لە میوەیەکە دەچی دەبینی منداڵەکان ئەلفال کردینە و ئاهێک تێدا نەماوە، جارێک دی نەخۆش دگەری سەر جیگای خۆت. هەمومان کە دەچن کەلوپەلی خواردن بکڕن لە مارکێت دەبینن هەندێک تشت لە ناو قەرسینەرن وەک ئایسکرێم، شیر، ماست، پەنیر، ڕوونی نویشکی گیە، سەرشیر، هەموو جۆرەکانی گۆشت و تشتی وەک ئەمانە کە پێویستیان بە جیگای سەردە بۆ زوو تێک نەچوونی. بەڵام هەندێک تشتیش لە ناو مارکێتن وەک مێوە، سەوزی، سێوک، بانجانی سۆڕ و ڕەش، زۆر تشتی دیکەش وەک ئەوان پێویست ناکات هەمویان ناویان بینن، بەڵام زۆرن. ئێمە کەلوپەلەکان دەکڕن و دێنە ماڵی و ئەوانی ناو قەرسینەر و دەرێ قەرسینەرمان کردیە حتا جێبت لە ناو قەرسینەرەکەی ماڵی خۆماندا دادەن. لێرە من چەند نمونە بۆتان باس دەکەم کە نابێت ناو قەرسینەردا بنێن و کە داتان نا چی بەسەردا دێت. بادمجانی ڕەش لە دەرێش سێ چوار ڕۆژ زیاتر نامێنێت و تێک دەچێت، بەڵام لە قەرسینەردا زووتر تێک دەچێت. کە تێک چۆ لە ناو خواردندا تامی تاڵ و لە دەمی ئینساندا ژی لیچە. بە پێی گوتنی زانایانی خواردەمەنی حتا شووتی یان زەبەش دەتان کرد دەتەکەش بە پلاستیک بپۆشن ئەو جا لە قەرسینەردا دابنێن کە هەم تامی تێک نەچیت و هەمیش وشک نەبێت، بتونی دامەنێ. ڕێحان سەوزیەکە گەرمسیریە و دەبیت جێگای لە 40 دەرەجەی فارنهایت ساردتر نەبێت، کە ساردتر بوو لە ماوەیەکی کورتدا ڕەش دەبێت و بۆ تا زەمانی دەبیت بنی ڕێحان لە ناو ئاوخۆرێک ئاودا بنی و بەرگەکانی بە پلاستیکێکی کونتونی داپۆشی، ئەو کات لە 7 ڕۆژ زیاتر تازە دەبیندا. سیر دەبێت لە جیگای وشک کە زۆر دەرەنگ تێک نەچیت، بەڵام کە لە قەرسینەر دابنەی بەهۆی ڕتوبەت زوو تێک دەچێت. بیبەری دۆڵمە کە لە هەوای سەردا بیت زوو تێک دەچێت، بۆیە بۆ تەمەندرێژی بیبەر نابێت لە قەرسینەر دابنێت. خیار بە هیچ شێوەیەک نابێت لە قەرسینەر دابنێن، چون سەرما دەبیتە هۆی ئەوەی گۆشتی خیار دەبیتە ئاو زیادش لە ناو بمێنێت تێستی خراپ دەبێت. هەنگەوین و
قورمای شیرەدار نابێت لە قەرسینەردا بنێن چون هەم وشک دەبن و هەم ناوەندیان دەبیتە کرستالی وەک شەکەر هەوای ناوماڵ باشترە بۆ زیاتر مانەوەیە خیارشۆر نابێت لە قەرسینەردا بنێن چون ناوەندیان خاڵی دەبێت باشترین ڕێگە بۆ مانەوەی خیارشۆر ئاوی خوێیە و لە هەوای ماڵش دابنێن سێوزەمینی یان سێوک لە هەوای سەردی قەرسینەر و هەر بەعام لە هەوای سەرددا نشاستەکە دەبیتە قەند کە بۆ ئینسان زەرەری هەیە بۆ باشمانەوەی سێوزەمینی باشترە لە کیسی کاغەزیدا بێت و لە جیگایەکی تاریک دابنێن تەواوی سۆسەکان بەهۆی تێکەڵکردنی سرکە لەگەڵ مەوادەکان ئەگەر لە قەرسینەر دابنێ بەهۆی سەرما تام بێن و توندی خۆیان لەدەست دەدەن ئاواکادۆی ناڕاست دەتوانن لە قەرسینەر دابنێن بەڵام ئەگەر گەهشت بێت بۆ مانەوەی ڤیتامینەکانی دەبێت لە هەوای ماڵ دابمێنێت کە زووش تێک نەچێت سەرمای قەرسینەر ئەنتی ئۆکسیدانەکان ناو خواردندا لەناو دەبات تالبی لە هەوای ناو ماڵدا بتاکۆرۆنتی هەیە و لە هەوای ماڵدا 2 بەرابەر ئەو تالبیەیە کە لەناو قەرسینەردا ڕوونی زەیتون ڕوونی زەیتون خاصیەتی زۆرن بۆ لە ناونەچوونیان دەبێت جیگایەکی تاریک دابێت کە لە قەرسینەر دابنێن خاصیەتەکانی خۆی لەدەست دەدات و دیر دەبێت زەردەلە و شەوتەلی و مێوەکانی وەک ئەوان دەبێت بۆ مانەوەی ڤیتامینەکانیان لە هەوای ناوماڵدا ڕاگرن چون سەرمای قەرسینەر دەبیتە هۆی لە دەستانی خاصیەتەکانی خۆیان بادمجانی سۆر کە لە قەرسینەر دابنێن تێکەلاوی کیمیاییەکە کە ناویدا هەیە زۆرشی بۆ ئینسان باشن دەگۆڕێت و دەبیتە هۆی بۆن و تامی خۆشی خۆیان لەدەست بدەن. هیوادارم ئەو کلیپە بۆتان باش بێت.